پەرلەمانی کوردستان، لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان، وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، ڕێکخراوی تەندروستی جیهانی لە نەتەوە یەکگرتووەکان. بەڕێزانێمە دەستەی داکۆچیکاران لە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی، ڕێکخراوی ژنان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کەسایەتی پێک هاتووە کە لێرەدا کێشەکان دەخەینە ڕوو. یەکەم، نەبوونی بڕی پارەی پێویست ماوەی 5 مانگە بڕی داهاتی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە خەرج نەکراوە. ئەمەش بۆتە هۆکاری ڕێگریکردن لە کڕینی دەرمان. کڕینی ئامێری پشکنین و کەم و کورتەکان دەبنە هۆکاری مردنی هەندێک لە نەخۆش کە دەکرێت ڕێگری لە مردنیان بکرێت. خاڵی دووهەم، نەبوونی دەرمانی چارەسەر ژیانی نەخۆشەکان دەخاتە مەترسێکی گەورەوە. ئەمە لە کاتێکدا لە 95 نەخۆشەکان توانای داراییان لاوازە و توانای کڕینی دەرمانی شێرپەنجەیان لە دەرەوە نییە. گەر دەرمانەکان لە کاتی خۆی داوەر نەگرن ژیانیان لە مەترسیدا دەبێت. جگە لەوەی کە دەرمانی شێرپەنجە نرخێکی گرانە و هەموو دەرمانەکان لە ناو سلێمانیدا دەستەبەر نین. جاری وا هەیە نەخۆش ناچار دەبێت بە نرخێکی گران دەرمان لە بەغدا یا لە وڵاتانی دراوسێ پەیدا بکات. نەبوونی شوێن بۆ نەخۆش و بچووکی بینای نەخۆشخانەکە. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا ساڵانە 3000 نەخۆشی کەیسی نوێ تۆمار دەکرێت. بۆ نمونە لە ڕێکەوتی 12/4/2022 بۆ جێگە نەبووە بۆ نەخۆشانی فریاکەوتن تا چارەسەر وەربگرن. 6 مانگ زیاترە هاوارەکەین کە گرفتی دەرمان، گرفتی نەبوونی پارە نەختینە بۆ چەکەکانی سنووخبوونی هەیە. بەڵام تا ئێستا جوابێکی ڕازگویانە و جەریئانەمان نەبیستۆ لە هیچ لایەنێک و هیچ بەرپرسێک. بەڵام هیوادارم لە دوای ئەم کەمپینە هەموو لایەک پاڵپشتیەکانی خۆی بەردەوام بێ و گرنگە پاڵپشتی بۆ نەخۆشخانەی هیوا تەنها 1 ڕۆژ و 2 ڕۆژ نەبێ، بەڵکو دەبێ هاوڵاتیان زیاتر هەمیشە لەسەر خەت بن، چونکە لە کۆتاییە هیوا موڵکیێوانەیە کە توشبووی شێرپەنجەن و پێویستیان بە چارەسەرە. هەوڵ ئەدەین کەوا زەخت دروستکەین بۆ ئەی جێبەجێ بکرێ و هەروەها پەیوەندی بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بکەین زیاتر زەختەکە بکەینە سەر بە حکمی ئەوەی عێراق خۆی وڵاتە و زیاتر بودجەکان لەوێ بۆی ئاراستە ئەکرێ بۆ ئێرە بۆیە ئەمانەوە ئەو بجێ کەوا تەرخان کراوە بۆ هیوا بۆ ئیتفاق نەبێت کە لە بینان هەردوو حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندە، بەڵکو ئەبێ بەبێ ئەو پێویستیانە بێکەوە ئێستا هەیە لەبەر ئەوەی ئەو کاتی ئەو بجێ دانراوە ژماری نەخۆشەکانی هیوا کەم بوونە و تەنان لەوانەیە تەنها بڵین نەخۆشەکانی هەرێم لێرە بوونە، بەڵام لە ئێستادا نەخۆشەکانی خوار و ناوەڕاستی عێراقش ڕوو لە ئێراکەن واتە هیوا بۆتە تاکە نەخۆشخانە کە زیاترین نەخۆشی ژێرپەنجە ڕووی تێ ئەکە. ئەمەش زەختێکی زۆر لەسەر خەستەخانەی هیوە و هەر بە خەستەخانی و خەستەخانێکی بچووکە، یعنی ئەو ڕێژە نەخۆشانێک کە ڕوو لە خەستەخانەی هیوە ئەکە باوەڕتان بێ ئێستا بچنە ژوورەوە تەسویرێکی بکەم بزانە ئەو هەموو نەخۆشانە چۆن تێکەڵ بە یەک بوونە. تەنانەت توالێتەکەیەک توالێت کە من خۆم چوم سەردانم کرد وتم بزانم ئەوانە چۆنە، ینی پاک و خاوێنەکەی چۆنە، نەخۆش هەبوو هێزی نەبوو بۆستێ. ینی ئەمە ئەگەر ئێمە بیری لەکەینەوە ئەو ئازاری لە جستەی ئەوانایە وەکو هیچ نەخۆشیێکی تر نییە، ئەو عیلاجی بۆ ئەوان دابین کراوە وەکو هیچ عیلاجێکی تر نییە لە ڕووی ینی کڕینیەوە. ئەوانشی کە ڕوو لە ئێراکان بەڕاستی کەسانی ینی کەم دەرامەتن، کەسانی ینی سادن کە دێن بۆ ئێرە. بێجگەلەوەی سڕ ئەم هەمووش دەرمانەکە وجودی نییە، دەرمانەکە تەنانەت هەنێ دەرمان کە ئاماژەیان پێدا لە ناو بازاری شانیە. ینی ئەمانە بەڕاستی ئەبێ حکومەت لە خەمی ئەمانەیە بێ حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندشت ئەو داهاتی لە ناو هەرێمی کوردستانەوە ئەو داهاتی کە لە ناو عێراق بەڕاستی ینی عێراق من ئەتوانە بڵم دەوڵەمەندترین وڵاتە لە ناو هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لەبەر ئەوەی ئێمە دەوڵەتێکی نەوتفرۆشین. مەفروض ئەبوو ئەو نەخۆشانی کە لێرە چارەسەر ناکرێن، ینی لەسەر ئەرکی حکومت ڕەوانەی دەرەوە بکران، بەڵام ئەبینە حکومت تەنانەت ئەو عیلاجی کە ئەوێ لە ناو وڵاتەکەی خۆ بیکرێ یارمەتی نادەن لە کاتێکە لە دەستورایە وتراوە کەوا ئاماژەی پێکراوە کەوا تەندروستی و پەروەردە ئەبێ بە خۆڕایی بێ بۆ هاوڵاتیانی وڵاتەکە، بەڵام بەداخەوە کە ئێستا ئەبینین دەخۆش هەبووە باوەڕ بێ مەقسم لەگەڵا کردو ئەڵێ هەیە لە 3 مانگە من عیلاجەکەم بەسەرا ڕۆشتۆل بە شەرتێکە بێ نەخۆشی سەرەتان نابێ عیلاجی دواخرێ. یعنی ئەمانە هەموو گرفتن، ینی ئێمە باز لە مرۆڤ ئەکەین، باز لە مرۆڤێکی نەخۆش ئەکەین، باز لە شتێکی تر ناکەین، ینی باز لە ڕوحێک ئەکەین.